لەگەڵ خراپی ژیان و ئاسی خزمەتگوزاریەکاندا لە هەرێمی کوردستان و لە دەرەنجامی شێوازی حکومڕانی پارتی وێکێتیەوە ڕۆژ لە دوای ڕۆژ جیاوازی چینایەتی لە نێوان هاوڵاتیاندا زەق دەبێتەوە. ساڵ لە دوای ساڵ چۆنیەتی و چەندێتی پرۆژەکانی نیشتەجێبوون لە هەڵکشاندایە. نزمی خزمەتگوزاریەکانی زۆرینەی هاوڵاتیانیش بە بەراورد بەو پرۆژانە سەرنجی چاودێرانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. بەپێی ئامارەکانی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە ساڵی 2006ەوە 1160 مۆڵەتی وەبەرهێنان لە 13 سێکتەری جیادا دراوە بە وەبەرهێنەران بە سەرمایی زیاتر لە 61 ملیار و 269 ملیۆن دۆلار. هەر بەپێی ئامارەکانی دەستەی وەبەرهێنان لە 16 ساڵی ڕابردوودا مۆڵەت بە 195 پرۆژەی نیشتەجێبوون دراوە بە جۆرێک 89 پرۆژە لە پارێزگای هەولێر و 68 پرۆژە لە پارێزگای سلێمانی و 38 پرۆژە لە پارێزگای دهۆک بووە. بەپێی بەدواداچوونەکانی پەیام جگەلەوەی ژیان لە بەشێک لە سیدی و پرۆژەکانی نیشتەجێبووندا جیاوازە بە بەراورد بە گەڕک و کۆڵانە ئاساییەکانی شارەکان لە نێوان خودی پرۆژەکانیشدا جیاوازی زۆر هەیە. بەشێکیان پێگەی جوگرافی و خزمەتگوزاریەکانیان ناوشێوەی نرخەکانیان لەو پەڕی بەرزیدان و هەندێکیشان تەنیا ناوی بێناوەڕۆکن و دانیشتوانیان داد و بێدادیانە لە دەست گرفتەکان. ئەوەی مای نیگەرانی هاوڵاتیانە ئەوەیە بەو داهاتەی لە دەستی کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمدا بووە دەتوانرا باشترین ژیان و بەرزترین ئاسی خزمەتگوزاری بۆ تەواوی دانیشتوانی شار و تەنانەت گوندەکانیش دابین بکرێت. بەڵام بەهۆی بەهادەردان و گەندەڵی و خراپ بەڕێوەبردننی حکومڕانی لەلایەن بەرپرسانی یەکێتی و پارتیەوە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاسی خزمەتگوزاریەکان زیاتردا دەکشێ و باری سەرشانی خەڵکیش قورستر دەبێ. بۆەوەی سیستەمە پڕ لە نەدادیەکەی پارتی وێکێتیەوە لە هەرێم کەمینەیەکی دەستە بژێر کە ڕێژەیان کەمترە لە سەدایەکی دانیشتوان لە جیانێکی ئەفسوناوی و ڕەفاهیەتێکی بێسنووردا دەژین و زۆرینەی ڕەهای خەڵکیش بە کولەمەرگی ڕۆژ بە شەو دەگەێنن. دیواری بەشێک لە سیتی و پرۆژەکانی نیشتەجێبوونی ناوشارەکانی هەرێم هاوشێوەی سنووری جیاکراوەی نێوان دوو وڵاتی جیاوازە. هاوڵاتیانی دەرەوەی دیوارەکان لە نێو قڕ و چڵپاوی زستاندا ڕێدەکەن و دانیشتوانی ناو بەشێک لە پرۆژەکانیش لە دنیایەکی بێوێنەدا ژیانیان بەڕێ دەکەن. ئەمەش جیاوازیەکی گەورەی چینایەتی بەرجەسە کردووە. نەبوون و کەمی خزمەتگوزاریە سەرەتایەکانی هاوشێوەی ئاو و کارەبا و ڕێگاوبان و ئاسایش لە گەڕەک و ناوچە ئاسایەکانی هەرێمێکی دەوڵەمەندی وەکو هەرێمی کوردستاندا و جیاوازیە گەورەکەی لەگەڵ بەشێک لەو سیتی و پرۆژانەدا هەستی مەحرومیەت و تووڕەیی و ڕەشبینی لای زۆرینەی خەڵکی کوردستان دروست کردووە. بەڕای چاودێرانیش ئەم هەستانە لێکەوتەیەبوونی نادادگەری بەرچاون لە سیستەمی حکومڕانی هەرێمدا و لە ئەگەری بەردەوامیاندا ئاسایشی کۆمەڵایەتی و پێکەوە ژیان دەکەونە بەر مەترسی جددیەوە.